چارت یا خود نموداری دراوی الکترونی بیبی دوچ کوین لماوی یک روزه هاوران هر وکو بینن که لیرانه ل 8025 و استهاتوا تاکو 8027 واتا بیبی دوچ کوین براستی باش خوی را گرتوا ل 8027 و هر وکو که بینن برون سیدی مارکت کپی بکن که زوربی او دراوی الکترونیانه که زور باشن و پوتانسیلی زور باشیان هیا همو لإستاد نمودارکان سوره جگل بیبی دوچ کوین که نموداری سوزمان پیشانه ده. بنای خواه سلاو هاوران هیوام در شنه بن ساخو سلامت تندروز بن انشالله برزاندی سنوام نهات ما این لخدمت ایوه بو پیشکش کردن ویدیوی کیتر لزنجیره ویدیوکانی بدسینانی پاره لانترنت لپیجی فیسبوکی بدسینانی پاره لانترنت هر و حالا چنل یوتیوبی بدسینانی پاره لانترنت بو برزانه که یکم جارو چنل بینن لیره چنلی بدسینانی پاره لانترنت که من نهات معین هفتانه 4 ویدیو لاره یو چنل و بلاوکمو که ایوه بی برامرتوانن دراو الکترونیکان و هر وها دلار امریکی به دست بهنن بو اویه و هیچ یک ویدیوکانی دهاتو لدست ندن که من بلاویانه کموه چنل که سابسکرایب بکن زنگوله تنش شالک بکن بو اوی هر کاتی کم ویدیو یک آپلود کم یا خود بلاوه کموه یوتیوب لاره نوتیفیکیشن و ایوی آگادار بکاتوه و یکم کسبن که بین ویدیوکام ببینن بله هاورم براستی هر وکو لویدیوی پیشوتر باسی اون کرد که من چندین ویدیو لسرم دراوی الکترونی بیبی دوچ کوین دروز بکم براستی هر کمت چون که لماوه کی ترا شاهدی برزبونوه کی یک جاری دراوی الکترونی بیبی دوچ کوین دبین و هر وکوله را نبینن که لیستادا بیبی دوچ کوین ل نزدیکی 27 استا معامله پیکره و تا کرین و فروشتنی پیکره و اشتی سیر اویا که استا کلا استادا زوربی دراو الکترونیا کان اوانه که پتانسیلی باشیان هیا هموان نمودارکان سوره و لینانا چند لساتا دا بزیون بلام باشیکی اویا بیبی دوچ کوین که لهمو دراو الکترونیا کان استا تنها اوانه که باشن بیبی دوچ کوین براستی نمودارکی سوزو پرشنگداری هیا و اما نشانه اویا که ام دراو الکترونیا خوشویستی براستی لماوه کی ترا دتقیتوا او خلکانه که هولدیان کردوه لری دراوی الکترونی بیبی دوچ کوین و دبن با دولمان بله هاران لیرانش باوچین و سر چارت یا خود نموداری بیبی دوچ کوین هر اکو لیرانه کلماوه یک روزا لبیدات ویدیو کم بوی و شرح کرد که برو هلکشانه دراوی الکترونی بیبی دوچ کوین و هر وها اگر لیرانه سیری هموی بکین چارتی دراوی الکترونی بیبی دوچ کوین که بیبی دوچ کوین نزیکی ساله که لنو صفر و هات برزانم هر وکو لچارتکه یبینن نو صفر بیستو یک پیم ویا بیستو یک بیستو دو شتکی وابو که هات که یکم جار که هات لیرانه بیبی دوچ کوین پامپیکی که 8 صفر نزیکی که نزیکی 8 صفر چلوشتکی شو لیرانه هاران هر وکو بینن ببورن 56 بله 76 ببورن حتی 76 شو 8076 لو روزای تاکو استا که بیبی دوچ کوین هاتوا هر وکو استا نمودارکه بینن که لیران همو پیشان تانه ده که چند برو هلکشان و داکشان چوه بلام دلنیا بنهارن که بیبی دوچ کوین دراوکی زور سرکوتو ده چون که هر وکو لهمو ویدیوکان باسی کمونیتی هم دراوام کردوه پیویسنات که دیستانوا لیرانه بچما سر بابتی کمونیتی هم دراوه و دیستانوا با سیدی هولدرکانی بکنین که بزانین این بیبی دوچ کوین لماوی 3-4 روزا چند هولدری زیاد کردوه که بر راستی هولدرکانی بیبی دوچ کوین زور دلخوش کردن چون عددی هر زیاده به همون روزه که روزانه 1000 2000 3000 هولدر بو دراوی الکترونی بیبی دوچ کوین زیاده به که لیرانه لماوی 3-4 روزا نزدیکی 5000 هولدر بو ام دراوه زیاد بوه که استا 1,500,000 هولدری هیا و مارکت کپی روزانه هاوران 9 میلیون دلاره و مارکت کپی کشتی هم دراوه که استا لکوین مارکت کپی هر وکو بینن که تاکو استا معامله پیکراوه 1,128,504,764 تو کنسوزیش هاوران هر وکو لویدیوکانی پیشترا باسم کرد که بیبی دوچ کوین 143 تو کنسوزی کردوه و باسی بابتکانی تریشم کرد که چون
سواپی خۆی داهەنێ بۆ ئەوەی بەڕاستی توکەنسوزیەکی زیاتر بکرێ و بێبی دۆچکۆین لە ماوەیەک لە چەند مانگی داهاتوودا زیاترین قازانج ببەخشێ بە هۆڵدێرەکانی. من لە هەموو ڤیدیۆکان پێتانم دەوت کە من هیچ سیگنالێک بۆ کڕم بۆ ئێوە بڵاو ناکەمەوە بۆ ئەوەی ئێوە بچندرەوەکە بکڕن. بەڵام بوو بێبی دۆچکۆین من سیگنالەکە بەڕاستی بڵاوەکەمەوە، چونکە بەڕاستی بێبی دۆچکۆین ئەگەر پەلە نەکەن لە کڕێنی ئەم دراوە بەڕاستی لە داهاتووەکی زۆر نزیکدا من پشیمانتانەکەمەوە، هەروەکو هۆڵدێرەکانی کە پێمانەلێن، هەروەکو کە نیشانەکانی بێبی دۆچکۆین بۆ سەرکەوتن هۆڵدێرەکانێتی کۆمونیتی بە قووەتی ئەم دراوەیە و هەروەها نرخی دراوەکە کە تاکو ئێستا لە مەحدودەی 27 چۆن مقاومەیەکەوە خۆی ڕاگرتووە. بەڕاستی ئەمانە هەموو نیشانەی ئەوەن کە ئەم دراوە لە ئایندەیەکی نزیکدا هەروەکو شیبا کە چوون تەقیەوە ئەم دراوەش دەتەقێتەوە و زۆر کەس لە ڕێی ئەم دراوەوە دەبن بە ملیۆنێر و ژیانیان دەگۆڕێ. بەڕاستی من تەعداکەم لە بێبی دۆچکۆینەوە، چونکە دراوەکی زۆر بە پۆتانسیێلە و هەروەها ئێوەش هۆڵدی بکەم بۆ ماوەی چەند مانگێک یاخود ساڵێک بۆ ئەوەی بەرهەمی ئەم دراوە خۆشەویستەی لای خەڵک ببینن. بەڵام هاوڕیان وەکو تێبینیەک من لە ڤیدیۆی پێشووترە با لێرانە بچمە ناو تویتێری بەڕێزانم هەلەکم کرد، ئەموێ لێرانە هەلەکە ڕاست بکەمەوە بە نسبەت بێبی دۆچکۆین بوو، هەر بە نسبەت بێبی دۆچکۆین بوو کە باسی NFT بێبی دۆچکۆینم کرد لە شوێنێکم هەلە کرد. ئەموێ ئێستا لێرانە هەلەکەم ڕاست بکەمەوە و من داوای لێبوردن لێوەکەم. لێرانە بەڕێزانم هەلەکەم لێرانە بوو کە گوتم 15/4 NFT بێبی دۆچکۆین دێت، بەڵام 15/4 کە ئەمڕۆ هاوڕان ڕۆژی خەلاتی بێبی دۆچکۆینە. خەلات لەسەر ئەو کەسانەدا بەشەکەن کە $50,000 ئەوانەی کە بێبی دۆچکۆین لە واشلیستی ئەوانیان بوو و ئەوانەی کە چالاک بوون $50,000 بێبی دۆچکۆین ئەمڕۆ خەلاتی ئەبەخشێ بەو کەسانەی. بەڵام ڕۆژی NFT هەروەکو لێرانە بینن کە 24 واتە 5 ڕۆژی تر بێبی دۆچکۆین NFTەکانی ئەدەتە بازاڕی و هاتنی NFTەکان بەڕاستی هاوڕیان پامپەکی بێبی دۆچکۆینی بەدووەیە، چونکە ئەگەر NFT بێبی دۆچکۆین بێتە بازاڕی لە ڕێگەی NFT ئەوەش بێبی دۆچکۆین دەتوانرێ پامپەکی بخوا بەڕاستی لە ڕێی ئەم NFT ئەوەش زیاترین قازانجی بکەن بۆ ئەوەی کاتێکە NFTەکە هاتە بازاڕی بەڕاستی شاهدی پامپی بێبی دۆچکۆین دەبین. بەڵێ ئازیزان لێرانەوە دێمەوە کۆتاییان ڤیدیۆیە. ئەگە دەنگ و باسی تری گرنگی بێبی دۆچکۆین هەبێ بەڕاستی منام هەفتەیە هەموو ڤیدیۆ لەسەر بێبی دۆچکۆین دروستەکەم بۆ ئەوەی ئێوە ئاگادار بکەمەوە لە نوێترین دەنگ و باسی ئەم دراوە خۆشەویستەی لای خەڵک. هەر ڕەخنە کامنت پرسیارێک هەبوو لەژێر ڤیدیۆیە لە چەنەلی یوتیوبم بنووسن، من بە چاوان جوابتان ئەدەمەوە تا ڤیدیۆیەکی تر، وێبسایتێکی تر، ئەپێکی تر، وەروەها بەرنامەیەکی تر. هەمووتان بەخۆی گەورە سپێرم. خوا یار و پەنای ئێوە بێت، خواتان لەگەڵ.